شروعکار بازار دارایی رزدار هوا عثمان ج سلیمانی لگلمه که هوادم باش و سپاس و آماده بونا و جشن و پیروز به دست به که اگرم بحثا بازار نفته بکین و ترسک هیا نها ده بازار جهانی ده اگر بیتو ایران برسوا ایرش خواه دمشق بده ایرش بده یا کودسرد وهاتیه کرن اسرائیل پیتی تو مدبار کرن دبه کو روشا نافچه آلوستر ببه نفت زیادتر وره آستان کرن یا بره هفبل لگل نها کو لدریای سور تیدیتن به دست حوسیان ایرشین سرکشتیان دکن چه قاس مترسیه که وهاد آراده روب داتن آستا مترسیه و باندور آوین سر بازاران بلندتر ببه سڵاو لێبێ ئوستادگیان جەژنی ئێوە هەموو بینەرەکانیشتان باش جەژنتان لێ پیرۆز بێت هەر لە جەژن هابن ئینشەڵڵا سەبارەت بۆ گرژی و ئاڵۆزیانە ئینشەڵڵا کۆتایی مانگی ڕەمەزان و جەژن بێتە هۆی ئەوەی کە لە هەموو دنیای ئاشتی بەرقەرار بێت و کۆتایی بەم شەڕ و ئاڵۆزی و ناڕەحەتیانەی خەڵک بێ بەڕاستی لەبەرەوەی بەرزبوونەوەی نرخی نەوت بە شێوەیەکی عام یاخود نرخی زێڕ لە قازانجی خەڵکی ئێمەیانە بۆی هیوادارم سەقامگیری بگەڕێتەوە بۆ بازار سەبارەت بە پرسیارەکەی بەڕێزت بەهۆی ئەو هەڕەشانی ئەم کۆتایی کە ئێران ئەیکات لە فەڵەستین من وەکو سیاسی ناتوانم لێرەیە بیرکەمەوە بەڵکو وەکو شارەزای بازاڕە داراییەکان بیرەکەمەوە پێم وایە ئەم شتە ڕوودانی قورسە بەڕاستی و ئەگەر بێت و ڕۆژ بدات بە بێگومان لەبەرەوەی ئێران یەکێکە لە وڵاتانی کە بەرەمهێنەرێکی بەهێزی نەوتە کاتێ شەڕ و ئاڵۆزی تیا ڕووبا وڵاتانی دەوروبەر ناتوانن نەوتی لێکڕن و لەواچێ یەکەمین عقوبەش بۆ ئێرانەوە بێ کە چەند کێڵگێکی نەوتی بتەقێنرێتەوە لەو کاتانەیە چەند بۆرێکی نەوتی بتەقێنرێتەوە بۆیە یعنی بەرهەمهێنانی نەوتی کەم ئەکا لەم کاتەیە ڕاستەوخۆ کاریگەریە بێ لەسەر بەرزبوونەوەی نرخی نەوت کە هیوادارین ئەو شتە ڕوونەدا بەڵام ئەم بەرزبوونەوەی ئێستا بەڕاستی پێم وایە سیاسەتی پۆتینی لە پشتا سەرۆکی ڕووسیا کە ئەوێت نرخی نەوت بەرز کاتەوە بەرەو $100 و هەوڵەیەت کە خۆی بەشێکە لە وڵاتانی ئۆپێک ڕووسیا هەوڵەدا لەگەڵ وڵاتانی ترا ڕێبکەوێت لەسەر ئەم بابەتە بۆ ئەوەی نرخی نەوت بەرز بێتەوە بەرەو $100 و جارێکی تر سود لە بەرزبوونەوەی نرخی نەوت وەرگێ بۆ ئەوەی جۆ بایدن سەرۆکی ئەمریکا لە هەڵبژاردننی داهاتووە دەنگ بەدەست نێنێت چکە هەبوونی جۆ بایدن وەکو سەرۆکێک لە بەرژەوەندی ڕووسیانە بۆ بەڕاستی لە ماوەی پێشەوە بۆیە بەرزبوونەوەی نرخی نەوت بە شێوەیەکی سەرەکی پەیوەندی بە ڕووسیا وایە کەواتە کاکیوە لەم ماوەی ئاخیرەدا کەمە بینی نرخ نەفتێ برند بنمونە بینین بو پشتی هەیامێکا درێژ یا جێگیربوونا دەبن نوتی $دا ئاستا نوتی بلند کرد کەواتە کورتماوەدادا ئەم چ نرخێن نوتر دەبینین بەوێ ئارمانجاتە بەحەزکردی یا ڕووسە و دخوازە بلندتر ببە ئەف بەرسفدانە هەوڵێن ڕووسیایە بەڵێ خۆی ئەگەر بیرمان بێت لە زستانە نرخی نەوت بە $90 و $95 بوو یعنی ئێستا کە لە هاوینەی هیچ خواستێک وەکو زستانیە بەڕاستی لەسەر نەوت هەم لە ڕووی ئەوی کارگەکان خواستیان کەمە بێتەوە لەسەر بەرەمێنانی نەوت لەسەر داواکاری نەوت تووە بە شێوەیەکی گشتی ئۆتۆمبیل و ماڵەکانیش ئەو خواستیان نامێنێت لەسەر نەوت بۆیە بەڕاستی ئەم نرخەخی نەوت نییە لەم فەسڵەیە یعنی بەپی کاتیەوە نییە نرخی نەوت بۆ بێ تەنیا هۆکارەکەی وەک باسمان کرد پەیوەندی بە ئەم سیاسەتی ڕووسیاوە هەیە کە پەیڕەوی ئەکات بۆیە ئەگەر بێت و بەم شێوازە سیاسەتەکەی پێڕەوکا بڵێ بە تاکیدی ئەتوانێت نرخی تازەش ببینێ بە تایبەتی $97 بۆ هەر بەرمیلێکی نەوت و لەگەڵ $105 ئەگەر بەم شێوازە بڕات یعنی زۆر بە ئاسانی نەوت ئەکرێت لە ماوەی ئەم 1-2 مانگەیە لە کورتخایەنە ئەو نرخانە ببینێ بەڵام هەتا لە خوار ئاسی $90 بێ احتیمالی داوەزینی زیاترە ڕەوشێکە وەهادا کاکە ئەهیوە دا ئالوزیە ڕۆژهەڵاتە ناوەڕازە و ڕاستە ڕاست باندوور لەسەر بازاران چێکریە بازارên جیهانی بوو مامەڵەکاران گوتنێن وەچنە ئامۆژگاریên وەچنە بە چه هوشیاریەک مامەڵەیەن خوا ئەنجام بدەن دە ڕەوشەکەوەهادا خۆی کە باسی ڕۆژهەڵاتی ناوەڕاستەکەی بۆی خەڵکیش لەم لەفزە تێبگا لە ئابووریا شتێک هەیە ئەڵێت گەرەتەوەی بازاری جیهان کۆنتترۆلکەی ئەبێ لە پێشا ڕۆژهەڵاتی ناوەڕاست کۆنتترۆلکی لە بڕی خەڵکەکەی بەکاربەرێکی زۆر باشە ئیترچی لە یعنی کۆمپانیای کە سیارە بەرهەمێنن یەکەم جار هەوڵێن کۆنتترۆلی ڕۆژهەڵاتی ناوەڕاستکەن فرۆشتنەکانی خەنە ڕۆژهەڵاتی ناوەڕاست دواتر پەلە هاوێژن بەرەو ئەمریکا وڵاتانی ئەوروپی بۆیە یعنی ڕۆژهەڵاتی ناوەڕاست لە ڕووی بەکاربەرە و زۆر بەقۆتەوە لە ڕووی بەرهەمهێنانیشەوە بەقۆتە ئەگەر بێت و ڕۆژهەڵاتی ناوەڕاست ئەو وڵاتانی لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست هەن وەکو ئێران و عێراقوانی کە لە چواردۆرمان هەن لە بەرهەمهێنانی نەوت تا کۆنتترۆلی نرخکەن ئەو بەدڵنیای سەقامگیری ئەگەڕێتەوانێ بۆ نرخی نەوت و من ئامۆژگاریم بۆ ئەوانە هەیە کە لە بازاڕە دارایەکانە ئیشەکەن زیاتر ئاگاداری
بەکارهێنانی ئاستی زەرەر بێنانی بۆ نمونە کە معاملەیەک ئەکا لە بازاڕەدارەکان وەکو فۆڕێکسا هەوڵدات بەبێ ستۆپ ئیش نەکات و ئەو تیجارانەشی کە خۆیان نەوت ئەکڕن و ئەیفرۆشنەوانێ سەقفێک بۆ خۆیان دابرین ینی بزانن چەندێک نەوت خەز نەکەن بۆ نمونە خەزانی هەیە ینی ئەو خەزانی کە هەیەی بە یەکجار لەم سعریا پڕی نەکا لە نەوت بە چەند سعرێکی جیاواز نرخی نەوت تاقی بکاتەوانی و بیکڕێ ئەوە لە قازانجەتی وەکولەوەی بە یەکجار هەموو پارەکانی بخاتە نرخی نەوتۆ کە ئێستا بۆ نمونە بنەوە دۆلارە. سەبارەت بە بازارە زێر کاک هیوا ئیرۆمە دوو بلندبوونین دندیتن بێ هاوتا بوون ئەو بەرزبوونەکانی ئیرۆ 2400 دلار دوو جارە نرخی ئۆنسێ دەرباس کردە بێ چاوەهن شروع دەکەن ڕەوشەکەوەهادا کو زیاتر کەتیە بن باندورە ئەو ژیر و شەڵاتە ناوەڕاست. بەڵێ بەدنیایەوە گرژی و ئاڵۆزیەکانی ڕۆژهەڵاتی ناوڕاست و هەموو جیهان بە تایبەتی کاریگەری ڕاستەوخۆی هەیە لەسەر بەرزبوونەوەی نرخی زیێرچکەوە و عملێکی سەلامەت بەکارێنرێت. ئێمە دوو شتمان هەیە لە کاتی گرژی و ئاڵۆزیە نرخی زۆر بەرزەبێتەوە. یەکەمینیان نرخی زێڕە لە بەرەی هەموو وڵاتان هەوڵەیەن پشت بە زێر ببەستن چونکە ئەگەر شەڕ بۆ نمونە لە وڵاتێکی وەکو ئێرانە ڕووبدات یان لە ئیسرائیل و فەڵەستینە ڕووبدات ڕاستەخۆ پارەی ئەو وڵاتە قیمەت لەدەسەیە بەڵام ئەگەر بێت و یەدێکی زێڕی زۆر بێ یعنی ئەو کاتە قوتێکی باشتر ئەبێ بۆ پارەکەی بۆ دەرەجەیە قوت لە دەست نادەکە یەدێکی زێڕی کەم بێ بۆی هەبوونی یەدێکی زێر لە هەر وڵاتێکا قوتە ئەگەر تەنانە شەڕیشی تیابێ بۆی هەمان هەوڵێن یەدێکی زێڕیان زیاکەن. جگە لە گرژی ئاڵۆزیەکان دوو هۆکاری سەرکی هەیە لەم دەقەیە کە کاریگەری هەبوو لەسەر نرخی زێڕ. یەکەم حەڤە مانگە لەسەر یەک چین بەردەوامە لە کڕینی زێڕ نزیکەی 4000 تەن زێڕی پاشەکەوت کردو. ئەمە یەکەم دووەمینیشان لەم ساڵە هەموو وڵاتانی ئەوروپی وەزائیدەن ئەمریکاش دەست ئەکەن بە دابەزاندنی ڕێژەی سوودی بانقی. دابزینی ڕێژەی سوودی بانقیش ڕاستەخۆ ئەویش کاریگەری هەیە لەسەر بەرزبوونەوەی نرخی زێڕ. من لە پێشتری شاکەمیانی بەڕێزە بووم هەمان پرسیارت کرد لەگەڵەوانە بووم بەڕاستی هیچ کەسێک لەو نرخاکە پێشتر زێڕی تیا بووە زێڕ بکرێ و نەشم متوەقەت بیفرۆشن لەبەرەوەی دایم زێڕ ڕووی لە بەرزبوون و پێم وان نییە بە زوانش دابەزینکە پێم وایە زۆر زیاترت لەوەی ئێستاش کە هەیە بەرزبوونی زیاتری شکات. ڕێزدار هیوا عوسمان شروع بەکارێ بازارێن دارایی ژ سلێمانی لەگەلمە بووی گەلێک سپاس بووە دەم باش.